سەرباری قەیرانە ئابووری و سیاسیەکانی هەرێمەکە میدیا جیهانیەکان ئاماژە بەوە دەدەن کە بەهۆی ڕاگررتنی گەشتە ئاسمانەکانەوە ئابووری هەرێمی کوردستان ڕۆژانە نزیکەی $9 ملیۆن زیانی پێدەگات. خۆی زیانەکان دووسێ جۆرە. جۆرێکیان ئەو زیانەیە کە لە داهاتەکانی فڕۆکەخانەکە وەکو ئیداری فڕۆکەخانە چەند بەشێکی تەیەکەوە داهاتی هەیە. یەکیشیان ئەو داهاتەیە کە لە نیشتەوەی فڕۆکەخان وەرەگیریە و هەروەها داهاتێک کە لە باجی ئەو کەسانەی کە سەفەر ئەکەن لە فڕۆکەخانەوە وەکو هەموو فڕۆکەخانەیەکی کە زیاد لەوەش هەندێک شوێن هەیە لە فڕۆکەخانەکە ئەدرێ بەکرێ بە کۆمپانیەکان بۆ جێبەجێکردنی کاروبارەکانیان. ئەمە زەرورزیانێکە کە ڕۆژانە هەتا ئێستا کە مەزەندەمان کردو بە نزیکی $40,000 فڕۆکەخانە زەر دەکات. داخستنی فڕۆکەخانەکانی سلێمانی و هەولێر بە ئەندازەیەک زیانیان بە هاوڵاتیان گەیاندووە لە چەند ڕوویەکەوە کاسبکاران یەکێکن لە زەرمەندەکان. تەکسەکانی فڕۆکەخانەکە هیچ ینی ماشێترمانەیە ئیشێترمانەیە هەمووی زۆربەی زۆری کە ساحەبی ماڵ مناڵە مایشەتەکەی لەسەر ئەمەیە بە تایبەتی کە ئێستا مەتار داخراوە یعنی ئێمە بە دەرەجە یەکەم زۆر بە ئیش بووین. ئەگەر جاران ئێمە ئیشمان گربی ئێستا ڕوبعێکی جاران ئیشەکەین. ئیتر بەڕاستی ئەگەر مەتارەکە بکرێتەوە بۆ ئێمە زۆر کەس لێرە ئیشەکات. ئێمە ئیشمان لەگەڵ ئوتێلەکان هەیە، ئیشمان لەگەڵ ینی گەشتیارانی عەرەبایەکەوێ بێن بۆ ئێرە بۆ ئەو گەشتیاری ئێمە ئیشمان زۆر لەگەڵ ئەمانەیە. ئەگەر بکرێتەوە ینی نەکەر ئێمە زۆر شوێنی دژی ئیسفادەکات. هاوکە زەرەر و زیانەکانی ڕاگررتنی گەشتی ئاسمانی لە هەرێمەکەدا زۆر لەوە گەورەترن کە تەنها ڕێگرتن بێت لە گەشتی نێودەوڵەتی و داهاتی فڕۆکەخانەکان. جۆری دووەمی زیانی ئەو کۆمپانیانەیە کە کار ئەکەن کۆمپانیانێک کە لە فڕۆکەخانە کارەکەن چەندین کارمەند و کرێکار و ئەندازیار و فەرمانبەریان هەیە. هەروەها کۆمپانیەکان کە وەستا لە ئیش بێگومان زەرمەندن. بەڕاستی ئەمە ژمارەیەشی دەقیقمان لانەهی ئەو کۆمپانیان و کۆمپانیەکان هەمە جۆرن. زیانیش کەشەیە لە فڕۆکەخانە بەشێکی زۆر گرنگ هەیە پێڵن گوندی کارگۆ. گوندی کارگۆیشەکە لەو بەشانی لە فڕۆکەخانی سلێمانیە تەنها هەیە لە هەموو فڕۆکەخانەکانی عێراق وەکو ئەو گوندنیە کە دامەزراوە بۆ ئاڵوگۆڕکردنی شمەگ و هێنانی شمەگ لە دەرەوەی عێراق بۆ ناو کوردستان و دابەشکردنی بۆ ناو هەرێمی کوردستان و عێراق. بەڵام تێکەڵبوونی ململانی سیاسی حکومڕانەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق کاریگەری خسۆتە سەر ژیانی شارستانی هاوڵاتیان. هەندێک قەزایە هەیە، هەندێک مەسەلە هەیە پەیوەندی بە ژیانی خەڵکی مەدەنی و هەیە کراوەتە ناو سڕای سیاسی. ئەو بۆ نمونە مۆزوعی مەتارەکان ئێمە لە هەولێر کۆبوونەوەیەکمانە بوو، کۆبوونەوەیەک ئەوە 40-50 ڕێکخراوێک بوو. من پێشنیازم کرد وەکو سەنتەری میترۆوتمان کاکە ئەم مۆزوعی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان کە چووەتە ناو ململانی سیاسیەوە توانین ئێمە بە شکلێک فشارێ بخینە سەر حکوومەتی بڵین عەبادی تاکو ئاوڕێ لەم بڕیارە بداتەوە. بەڕێوەبەری فڕۆکەخانی سلێمانی ئاماژە بە زەرەری بازرگانی و کاروباری کارداریش دەدات کە هاوپەیوەندە بە ڕاگررتنی گەشتە نێودەوڵەتیەکانەوە. ئەم بەشا چەندین بازرگان و کۆمپانیا پێوە بندن کە کارەکەن ئەو کۆمپانیە تەواویان وەستاون ئێستا چونکە هیچ گەشتێکی کارگۆ لە 29/2007 نهاتە فڕۆکەخانە. بێگومان ئەمە گەر کۆی کەیتەوە زێرێکی گەورە ئەکات بۆ هەموو هەرێمی کوردستان زیادەوە تەکسی ئوتێلەکان گەشتیاری و هەروەها ئەو کەسانی کێن بۆ سلێمانی لێرەوە ئەچن بۆ دەرەوە بۆ کاروباری بازرگانی هاوردەکردنی ئاڵتون و شمە کۆمانە هەمووی لە فڕۆکەخانی سلێمانی و ئێستا هەمووی وەستەنداوە. ئەمە ئەگەر بیویستێ ژمارەیەکی دقیق دەستکەوێ پێویستەکە وتبینێکی زۆر بکرێ و لایەنیشی تایبەت بێ ئەو زەرەر و زیانە حسابکە بۆ ئەوەی بزانین چەنەوە بە مەزەندەی من زیانێکی گەورەیە کە لە هەرێمی کوردستان کەوتووە. ئەمە زەرەر و زیانەکان بەڵێ. دیمەنی بێدەنگ و چۆڵی فڕۆکەخانەکانی هەرێم پتر دەرخەری ئەو ڕاستیەن کە قەیرانە سیاسی و ئابووریەکان قوڵ کاری کردوتە سەر زوربەی کەرتە ئابووری و شارستانەکان. هەڵمەتەمان کرد بە ئامانجیەوەیە کە خەڵک سودمەند بێت لە مەتارەکانی خۆی و نەکەوێتە ناو ململانی سیاسیەوە. زیاتر لە 303 ڕێکخراو دوێنێ ئەمڕۆ نزیکەی 50 ڕێکخراوی تر ئیمزایان کردووە. هەندێکیان شەبەکەن واتە 100 ڕێکخراوێک یعنی شەبکە هەیە 100 ڕێکخراوە، شەبەکە هەیە 169 ڕێکخراوە. سەرباری هەڵمەتەکانی سنتەری میترۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە عێراق بەڵام هێشتا هەنگاوی ڕەشد و کاریگەر لە ئاستێکی شارستانیدا لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەرێمی کوردستانەوە دەستی پێ نەکردووە. من ڕەخنم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەرێمی کوردستان هەر لەشی خۆیان و لە ئۆفیسی خۆیان دانیشتون و هیچ ناکەن ناجوڵێن بۆ مۆزوعانە. یعنی مۆزوعانە لە ناوەڕۆک و لە سڵبی ئیشی کۆمەڵگەی مەدەنیە لە هەرێمی کوردستان بۆ داخوازیەکی ئاوا بۆ قەزەیەکی ئاوا نەجوڵێن
فشار نەکەن لە ڕێی پەیوەندیەکانیان لەگەڵ ڕێکخراوە عێراقیەکان و پەیوەندیەکانیان لەگەڵ هاوڵاتیانی عێراق ڕێگەی و چالاکیانەی کە ئەنجامیان لە ناوچە دابڕێنراوەکان و ئەمانە ئێمە کوردستان ئێمە کۆمەڵی ڕێکخراومان هەیە ئەسڵەن لە عێراقی شایشەکەن یعنی ئای لە دەستدانی گەشتە ئاسمانی نەدۆڵەتەکانی هەرێم بەڕاستەوخۆیی لە دەستدانی پێویستی و مافێکی سەرەتایی و شارستانی بوو یان ڕووداوێکی سیاسی ئەگەر عێراق بەپی یاسای فڕۆکەوانی کار بکە پێویست ناکە فڕۆکەخانە شارستانەکان بۆ سێنە چکو فڕۆکەخانەکان دەستگای خزمەتگوزاری گشتیە بۆ خزمەتی هاوڵاتیانە چونکە سەدان و هەزاران کەس هەیە و ملیۆنان کەس هەیە لەم هەرێما کە پێویستیان بە فڕۆکەخانەکانی بۆ سەفەرکردن بۆ بازرگانی بۆ عیلاج بۆ خوێندن بۆ کاروبارەکانی خۆیان کە ئێستا ئیش و کارەکانی هەموو گرفتی تێکەوتۆ وەسێنراوە. ئەگەر سەرۆگۆزیران حەیدەر عەبادی وەڵامی داخوازیەکەی ئەو هەموو ڕێکخراوی نەدایەوە ئایا سەنتەری میسرۆ و ڕێکخراوە پشتیوانەکانی ئەم هەڵمەتە لە ئاسی جیهانیدا هەڵمەتێکی گەورەتر ساز دەکەن؟ بەڵێ ئەکرێت لەبەرەوەی ئێمە ڕێکخراوە جیهانیەکان وەکو هەر هاوڵاتیەکی کوردستان ئێستا ئەبێت چەند مەتاڕێ بکەن تاکووەگەنە هەرێمی کوردستان و یاواتە ئەوانیش بربەست هەیە لە بەردەم گەیشتنیان بۆ هەرێمی کوردستان و جموجۆڵ و ئەمانەیان نەکرد ڕێکخراوە بڵێن ئەو جیهانەکانتان تەنان ڕێکخراوەکانی سەر بە نەتەوەی گرتوەکانیش کێشیان لە مۆزوع هەیە بۆیە نەتەوەی گرتوەکانیش هاتوۆتە سەرخەر لەسەر مۆزوع قسەی کردووە. تێکەڵاوبوونی ململانی و قەیرانە سەختەکانی نێوان حکومەتی عێراق و حکومەتی هەرێم کاریگەری مەترسیداری خسۆتە سەر بژێوی ژیانی خەڵک و ژیانی شارستانی و مافەکانی هاوڵاتیان. بەڵام ئایا تەنها بەکردنەوەی گەشتی فڕۆکەخانەکانی هەرێم کێشەکان کۆتایی دێت؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.